من ئێستا لە سەرۆکاتی زانکۆی چەرمم و دیارە ئەمڕەوە بڕێر لەسەر ڕاستبادە و چاودێری بەڕێز خانمی یەکەمی عێراق خاتوو شانازی ئیبراهیم محمەد ڕێکەوتنێکی زانستی لە نێوان هەرێک لە زانکۆی چەرم و زانکۆی موسەنا لە زانکۆی چەرم و ئەنجام بدرێ. هەڵبەستە ئامانج لەم ڕێکەوتنە زانستیە لە نێوان زانکۆی چەرم و زانکۆی موسەنا ئەوەیە کە ئامادەکاری بکرێ بۆ ڕێخستنی کۆنفرانسێکی نێودەوڵەتی دەربارەی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەمێ باس لەوەش کەم کە هەڵبژاردننی زانکۆی موسەنا و کارکردن لەگەڵیان هەڵبەتە کە زانکۆی موسەنا ئەکەوێتە سەماوەوە واتە ئەو شوێنەی کە گۆڕە بە کۆمەڵەکانی لێ بۆ خانمی یەکەمی عێراق بەڕێز شانازی ئیبراهیم محمەد پێشتر کاری کردووە هەوڵی ماندووبوونی هەبووە بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان بۆ زێدی خۆیان بۆیە زانکۆی موسەنا هەڵبژێرا و بۆی لەگەڵ زانکۆی چەرم و پێکەوە ئەم کۆنفرانسە نێودەوڵەتی ڕێکبخەن بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بۆ وردەکاری لەسەر ئەو ڕێکەوتنە زانستی کە لە نێوان زانکۆی چەرم و زانکۆی موسەنا دەکرێت. ئێستا میوانێکم لەگەڵە بەڕێز دکتۆرە هاوژین کە جێگری سەرۆکی زانکۆی چەرمە دکتۆرە گەربێتە ئێرە بە زەحمەت ئەمێ باس لەوە بکەم کە ئەمڕۆ ڕێکەوتنێکی زانستی لە نێوان زانکۆی چەرم و زانکۆی موسەنا دەکرێت زانیاری زیاترمان بێتە لەسەر ئەو ڕێکەوتنە. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ڕێکەوتنامەیەکی زانستی دەربارەی گۆڕە بە کۆمەڵەکان و دەربارەی ئەو ڕووفاتی ئەنفالکراوانەی کە لە شاری سەماوەیە دۆزرایەوە و هێنرایەوە خۆشببختانە لە ژێر سایەی خاتوو شانازی ئیبراهیم ئەحمەد کە بایەخێکی گرنگی یاوە بەڕاستی بەو بوارە لەبەر ئەوە ئەم ڕێکەوتنە نامەی کە لە زانکۆی چەرمۆیە ئەکرێ لەگەڵ زانکۆکانی عێراقا ئەبێت بەمایەی ئەوەی کە پەیوەندیەکی باش دروست بکرێت لە بینی زانکۆکانە ئەمەش ئەم ڕێکەوتنەی ئەمڕۆ خۆشببختانە ئەبێت بەمایەی ئەنجامدانی کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی لە نێوان هەردوو زانکۆیە و لەوانەیە زانکۆی تری تێکەوێت ئینشەڵڵا لە مانگی لە هاوینی داهاتوە ئینشەڵڵا. دکتۆرە مێ پرسیاری ئەوە لێکام لە ناو زانکۆکانی خوار و عێراق بۆچی زانکۆی سەماوەتە موسەناتان هەڵبژاردووە کە لە سەماوەیە؟ بەڵێ تەمان پەیوەندیەک هەیە لە بینی زانکۆی چەرمۆیە و زانکۆی سەماوەیە هەڵبەتە لەبەرەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە شاری سەماوەیە دۆزراوەتەوە و لە ناو شاری چەمچەماڵاکە شاری ئەنفالە بە باشمان زانی کە ئەم پەیوەندیە لە نێوان زانکۆی چەرمۆیە و زانکۆی سەماوەیە ئەنجام بدرێت. دکتۆرە مێ پرسیاری تر ئەوە لێکەم ڕێخستنی کۆنفرانسێکی نێودەوڵەتی دەربارەی گۆڕە بە کۆمەڵەکان هەفتەی داهاتوو بەربارەکەی کەیە و چۆن دەست پێ کات ئەگەر زانیاری زیاترمان بێت؟ بڵێ ئەنجامدانی کۆنفرانسە زانستێکە کاتی ئەوێ بەڕاستی ئەکەوێتە هاوین ئینشەڵڵا و کۆمەڵێک توێژینەوەی باشی تیا ئەنجام دەدرێت و ئەمە نەوێ گرنگی بین بە بایەخی دەرونی و بایەخ بین بەلایانی دەرونی و لایانی زانستی لێکەوتەی ئەو ئەنفالکردنە و ئەو ڕووفاتانە. زۆر سپاس دکتۆرە دەستخۆش بە سپاس بۆ زانیارەکان بەڵێ ڕەنج ئەمە ئەو زانیاریانە بوون کە دەربارەی ئەو گرێبستا ئەو ڕێکەوتنە زانستەیە کە لە نێوان زانکۆی چەرم و زانکۆی موسەناوە بڕیارە ئێستا ئیمزا بکرێت. بەڵێ.